خۆشەویستان لە هەر شوێنێکن سڵاوی گەرمی ئێمەتان لێبێ بەڕێزان تۆریان جارەمان قسەکردن لەسەر میدیای ئاراستەکراو بۆ ئەم مەبەستە میواندارەتی ڕۆژنامە نووس دکتۆر عەدالەت عەبدوڵڵامان کردووە. دکتۆر گیان بەخێر بێی سەر چاو زۆر خۆشحاڵ بووین. دکتۆر گیان تەوەرمان میدیای تەوجیهیە پێمان خۆشە لە سەرەتایە پێمان بناسێنیت میدیای تەوجیهی چییە کە زۆر قسەی لەسەرەکرێ لێرە و لێ و بایەخە سەرەکیەکانی بۆ هەر کۆمەڵگایەک چین بە شێوەیەکی گشتی. زۆر سپاس کاکدانا. لە ڕاستیە میدیای ئاراستەکرا و چەمچێکی فراوانی هەیە و ڕەنگە لای خۆمان زیاتر بە پلەی یەکەم زیاتر بەرکەوتەی ئەو بەشە لە ئەدەبیاتی تایبەت بە قسەکردن بۆ بێتینە سەر میدیای ئاراستەکرا و کە مەبەستی لەو تایپەیە لە میدیا کە لە وڵاتێکی دیاریکراوەوە دەوڵەتێکی دیاریکرا و گوتارێکی میدیایی دیسکۆرسێک بەرهەمە هێنێ و ئاراستەی کوێیەکە وڵاتێک یا چەند وڵاتێکی تری ئەکا بە زمانی ئەو وڵاتەی کە ئەبێتە جێی ئامانجیان ئەبێتە ئەوەی کە پێی ئەوترێ ئامانجکراو. ئەمە ینی تێگەیشتنە باوە زاڵک هەیە لە زۆر جار کە باس لە میدیای ئاراستەکراوەکرێەوە زۆر جاریش بەراورد دەکرێت یان اقتیرانەکرێ لەگەڵ چییە لەگەڵ میدیای نێودەوڵەتیە بۆ مانایی کە میدیایەک هەیە ئاراستەی گوتاری ڕوو لە وڵاتانی تری جیهانە نەک تەنها ژینگەی لۆکاڵی ئەو مؤسسە میدیایانەی کە لە وڵاتێکی دیاریکراوە هەیەەوە ڕووی خیتابی لە ناوخۆی وڵاتەکەی خۆیەتی. یعنی زۆر جار ئەتوانین بڵین ئەوەی کە پێوترێ میدیای نێودەوڵەتی و ئەوەی کە پێوترێ میدیای ئاراستەکرا و تا ڕادێک هاوتان لە چەمکە هاوتان لە مانایە. بۆیە ئێمە بە دیوەکەی ترا ئەوەی کە لە ڕوانگەی زانستی میدیاوە پێیگەیشتوین چەمشی میدیای ئاراستەکرا و زۆر فراوانترە لە ڕاستی لەوەی کە کورد بکرێتەوە لەم تایپە تەقلیدی چەمشی میدیای ئاراستەکرا چونکە حتا ئێمە ئێستا لە سەردەمێک ئەژین ئەو سەردەمە تێپەڕیوە کە تەنها دەوڵەتان و دامەزراوەی ڕسمی ناو دەوڵەتێکی دیاریکرا و خاوەن دامەزراوەی میدیایی بێ کە خاوەن پەیام و گوتاری تایبەت بەخۆی بێ و ئاراستەی دەوڵەت یا چەند دەوڵەت و چەند وڵاتێکی تری بکایان گوێگر و بیسەر و خوێنەری وڵاتێکی تری بکە. ئێمە لەگەڵ سەرهەڵدانی دیاردەی ئەوەی کە پێوترێت سەتەلایت لە بواری کۆمونیکیشن و میدیایە فەزائیات بەگشتی ئەقماری سناعی ئەو قۆناغامان تێپەڕان کە تەنها دەوڵەت بێ و مؤسساتی ڕسمی دەوڵەت بێ ئەم فۆرمە لە میدیا بەکاربێنێ بۆ تەبەنیکردنی دۆزەکانی خۆی و سیاسەتەکانی لە سەردەمی میدیای هاوشەرخەوە. ئێمە ئێستا یەک دنیا دام و دەستگای تری میدیایی هەن کە هیچ پێیان ناوەترێ میدیای ڕسمی دەوڵەت بەڵام لە هەمان کاتە پرۆگرامیان هەیە ئاراستەی وڵاتانی تری دنیایەکەن واتە بە مانایەکی تر میدیای ئاراستەکرا و لەو چەمکە لە چوارچێوە چەمکە تەقلیدیە نەماوەتەوە کە تەنها بریتی بێ لە جۆرێک لە مارچێتینی سیاسی بۆ دەوڵەتێکی دیاریکراو لە ناو کۆمەڵی دەوڵەتی چۆتە قۆناغێکی تر مۆرچێکی بازرگانیشی وەرگتووەوەتە وەرچەرخاوە بۆ جۆرێک لە ینی استراتیژێک لە استراتیژەکانی مارچێتینی بازرگانیش بۆ کۆمەڵێک کۆمپانیا و کەسایەتی و با بڵێن مؤسساتی ئەهلی ئەعلامیان ئەوەی کە ئێستا لە دنیا دەستەواژەیەک بۆی بەکارهێنرێ ئەوەی کە پێوتێ ئیمبراتۆریاتی ئەعلامی لە دنیاە وەکو ئیمبراتۆریەتی بۆ نمونە ڕۆبەرت مەرتۆخمان هەیە بلسکۆنی کە خۆی پێشتر سیاسی بووە خاوەن ئیمبراتۆریەتێکی ئەعلامیە گراند بلاک ئەمانە مەجموعەیان کەسایەتی ناوداری دنیان کە لە ڕاستیە ڕاستە پێشەن لە ناو سیاسەتە و لینچێکیان لەگەڵ سیاسەتە هەیە بەڵام ئەوان میدیای ئاراستەکراویان هەیە بۆ بواری بازرگانیش ینی فۆرمەکە لەگەڵ گۆڕینی فۆرمە میدیایەکە وەکو ئەوە عەلی حەرەبی شنامەوەیش زۆر باسی ئیمپراتۆریەتی میدیاییەکە بە هەمان شێوە میدیای ئاراستەکراویش بۆ ڕانکاری بەسەرادێ بۆ چونکە بیرە نەچێ ینی کە لە سەر ئاستی جیهان دەرفەتی ئەوە لەگەڵ دیاردەی گلۆبالیزیشنی میدیاییە بێتە کایەوە بۆ هەر کەسێکە لە بواری ینی بزنسی گەوراکە لەسەر ئاستی دنیا هەمیشە پێویستی بە ئامرازێکی میدیایی سنوور بڕیش هەیە بۆ ئەوی بتوانێت تەرویج بۆ کاڵا و بەرهەم و با بڵێن ئەو پیشەسازیە ئەو کەرتەی پیشەسازی بکە کە تایە خەریکی ئیسtismار وەختایە
تێپەڕاندنی دابوونەریتی باو ئەمەش هەر ئەتوانێت مەسەلەن ئەتوانێت ینی حاڵەتەکە توانین بە شێوەیەکی تر وەسفی بکەین یعنی کاتی خۆی لە بیستەکان دیاردەی طبعا میدیای ئاراستەکرا و پێش شتێ دیاردەیەکی کۆنە زۆر دێرینە ئەتوانین بڵێن لە ساڵی 1927ەوە کاتی خۆی هۆڵندەکان کاتێک کە بابلین کۆمەڵک مستعمەراتیان هەبووە لە بەشی ڕۆژهەڵاتی دورگەکانی هەند بەشێ لە بەرنامە ئێزگەیەکانیان ئاراستەی کردووە خەڵکی ئەو دورگانە کردووە بە زمانی خەڵکی ئەو دورگانە ئەمریکیەکان کاتی خۆی بە ڕادیۆکانی خۆیانە هەندێک پرۆگرامی تایبەتیان هەبوو کە ئاراستەی خەڵکی ناو بەریتانیایان ئەکرد ڕووسەکان طبعا دەست پێشخەرتر بوون ڕووسەکان لە ساڵی 1929 کاتێک کاتەوان سەورەی بەرچەفی شۆڕشی بەرشەفی ساڵی 1970 تقریبا 5-6 ساڵێکی بەسەرات تێپەڕی بوو فەلسفەی سیاسی ئیسرائیلەکانیش بێجگەیرەوە فەلسفەی سیاسی سەردەمی قۆناغی دوای شۆڕشی بەرچەفیەکان سەورەی ئۆکتۆبەر ئەوە بوو کە میدیا ئامرازێک و ماشینێشی گرنگە بۆ بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیای دەوڵەتیش واتە ئەتوانێت بێتە هۆکاری مارکێتینێکی سیاسی و ئایدۆلۆژیا بۆ ئەو شۆڕشە بۆ پرەنسیپەکانی ئەو شۆڕشەوە بە سەرتاسەری دنیای بڵاو بکەوە بۆیە کۆمەڵی ڕادیۆیان دروست دامەزران بە زمانی فەڕەنسی بە زمانی هۆڵەندی بە زمانی ئینگلیزی بە زمانی ئەڵمانی کە هەموو بەرنامەکانی پرۆگرامەکانی هەمووی ئاراستەکرا دکتۆر هەر لە ناوەڕۆژی وەڵامەکەتە ینی تێتگەیانم کە لە میدیای تەوجیهیە ئەشێ بەکار بێنرێت بۆ سیاست بۆ سیاستی خۆت تەوجی وڵاتانی دەرەوەی خۆڵکەی و بۆ مارکتین و بۆ تێپەڕاندنی کۆمەڵێک دابوونەریتی تەقلیدی و هەتا بۆ ئەوەی کە هەیمەنەی وڵاتێک با بەسەر کۆی وڵاتەکانی تراوەکو ڕووسەکان و ئەمریکیەکان کە لە هەزار ئەمریکیەکان ئیش لەسەرەواکەن کورد گرفتەکە لە میدیای کوردیە خۆت زانین زۆر جا کورد تووشی تەتەڕوفە بێ بەر لەوەی دەستی بەر مۆدێرنە بکە هەڵپەی پۆست مۆدێرناکە ئێستا خەریکە تووشی پەتایەکە بێ خەریکە باس لەوە کات زۆر شۆڤێنیانە تەبلیغ و تەرویج بۆ ژیری دەستکرد دەکات بەبێ ئەوی دەستی بەری کەوتێ بەبێ ئەوی ئیشی لەسەر کرد بێ ئەڵێ هەموو دنیا بێ سەرقاڵ بێ بە ژیری دەستکردەوە ئەگەر ژیری دەستکرد نەزانی ئینسانەکەوێتە مەتحەفەوە کورد لەناو ئەم ئیعلامە تەوجیهیە توانیوێتی ئەم ئیسفادانە بکە توانیوێتی هەیمەنی قەزەکەی خۆی بۆ لەسەر وڵاتان یارێکی جوانە کاکدانن لە ڕاستی ئەمە یعنی ئەو بابەتەمان بیرە خاتەوە کە ساڵانێکی زۆرە لە ڕوانگەیەکی ڕخنەیەوە ئێمە لەسەری وەستاوین زۆر جار لە پەرۆشی و لە دڵسۆزیە بیری هەموو ئەو کار بەدەستانی وڵاتی خۆمانمان بیرخستەوە ئەوە چه ئەوانەی کە لە حەقلی فەرمانڕەوایی لە حکومەتن لە پەرلەمانن لە مواسساتی تری دەوڵەتین چه ئەوانش کە با بڵێن پارتی دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە بیرمان خستوونەتەوە کە یعنی کورد خاوەن دۆزێکی ڕەوای سیاسی خۆیەتی لە ناوچەیەکی گەڕگرتووی وەکو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پاشخانێکی دوور و درێژی ڕاگەیاندنی پێچەوانە هەبووە لە بەرامبەر بە قەزەی کوردە کە چێ تەمویلی کردووە چێ پارەداری کردووە چێ لە پشتیەوە بۆ خاوەنداری بووە ئەو ئەنزیمە سیاسیانەی کە هەمویان لە ڕاستیە بە درێژایی تاریخی سیاسی کورد هەمویان دژی قەزیەی ڕەوای گەلی کورد بوون و وێنەیەکی ئێجگار ترسناشیان لەبارەی ئەم قەزیەوە بڵاو کردوتە تا ئەو ڕادەی ڕای گشتی هەموو میلەتانی خۆیانیان بەرامبەر بە کورد و بەرامبەر بە قەزیەکەی و بەرامبەر بە زوتنەوەی سیاسی ڕزگاری خوازی کورد لە بەشە جیاجیەکانی کوردستانە دروست کردووە تا ئەو ڕادەی کە ئێمە وێنەیەکی شێوێنراومان هەبێت لە بەرامبەر جیهانە هەموو جارە وتومانە باشە تۆ ئەگەر پێشتر یەکێک لە بیانوەکان و پاساڵەکان ئەوە بێ کە دەرفەتێکی مێژووی بۆ هەڵ نەکەوتەوە بۆ ئەوەی ئیتر ڕوبەڕووی ئەم با بڵێن ئەم خەلفیەتە ترسناکە لە خیتابی ئەعلامی ببیتەوە کە درێژە بێتەوە لەگەڵ سەر هەڵدانی دەوڵەتی تازای عێراق لە 1920ەوە بۆ ئێستا لە هەرێکی لەو ئەنزیمە سیاسیانی تری دەور و بەرشمانەوە ئەوەی لە سووریا هەوەی لە تورکیای کەمالیەوە لەکە لە ساڵی 1923ەوە دەست پێ کە عێراق لە 21ەوە دەست پێ بە بەردەوامی خیتابێک لەبارەی کوردەوە بەرهەمهێنراوە نەک تەنها بۆ ناوەخۆی ئەو گەلانەی کە ئێمە پارچێک لە چوارچێوەیە دابەش کراین بەسەریانە نە بەڵکو ئاراستەی جیهان کراوە یعنی بۆ نمونە خطابی ئەعلامی دەوڵەتی عێراق و ئەو خطاب ئەعلامی کە تەوجیهی دەرەوەی ئەکا ئەوەی پەیوەندی بە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردەوە بوو بەشی هەرە زۆری بریتیە لە شێواندنی ئەم بزوتنەوەیە باشە تۆ ئەگەر
وەکو بەشێکی گرنگجینا و نەیتوانیوە دیسکۆرسی خۆی لە ڕووی سیاسیەوە بگەێنێت بەدەرەوە ینی مەسلەکە ئەو ئەگەرمە بیانوویەکی هەبوو بێت تا ساڵی 1990 لە دوای ساڵی 1990 ئەم بیانوە نەماوە. ئەگەر پێشتر وترا بێ ئێمە خاوەن میدیای شاخ بووین، میدیای شۆڕش و مقاومە بووین، بۆیە ئەوەندەی ئەکرا هەر ئەوە بوو، ینی سنووری پەخشی ڕادیۆی شۆڕش سنووردار بوو. ئەو پەڕێگەیشتە هەندێک شار و دێهاتی سنووری ئێران و ئەو پەڕێگەیشتە با بڵێن سنووری خانەقین و بەغدا و ئەوانە، ینی سنووردار بوو. پەخشی میدیای بیستراوی ئێمە کە میدیای مقاومەی سەردەمی شۆڕش بوو سنووردار بوو. بەڵام لە دوایەوەیەکەوە لە دوایەوەیەک هیچ نامێ دەرفەتێکی سیاسی ئێژگار توانین بڵین دەرفەتێکی کەموێنە هەڵکەوتەوە بۆ هەموو پارتە سیاسەکانی خۆمان و بە دیاریکراویش بۆ چێ؟ بۆ مؤسساتی حکومی، چونکە ئێمە وتمان ئەگەر تەنها بەچەم کە تەقلیدیەکەی میدیای ئاراستەکرا و قسە بکەین ئەرچێکی ئێژگار گەورەکەوێتە سەرشانی چێ؟ مؤسساتی ڕسمی لە هەرێمی کوردستانە، وەکو حکوومەت، وەکو پەرلەمان، وەکو سەرۆکایەتی هەرێم. ئەمانە سێ مؤسسەی ڕسمی وڵاتی ئێمن کە ئەیانتوانی ببن بە خاوەن دەستگایەکی میدیایی بەهێز کە بە شێوەیەکی زۆر ورد و بەپلان بنە خاوەنی میدیایەکی ئاراستەکرا و کە هەموو ئەو نەحەقی مێژوویانی بەڵێ ئەو هەبووش حاف. بەڵام لێرە پرسیارێکی پێشەوە دەست خۆش پەیامەکە گەشت نەک نەیانتوانی ئێستا ڕەخنە هەیە لەسەر میدیای تەلەڤیزیۆنی. من لەم ماوەیە بابەتێکم بینی ئەڵێ بەر لەوەی باسی بابەتە لۆکاڵێ کوردیەکە بکەم، ئێستا لە ئەمریکاش هەر هەمان ڕەخنا هەیە لەسەر میدیای تازەترینیانەوەی چەند ساڵە لەمە بە فرانس فۆکۆیاما و فەرید زەکەریا ڕەخنەیان لە میدیای تەوجیهی ئەمریکیەکان گرتیان بووە بە بارگرانی ئابووری بۆمان، چونکە بە ئیستمرار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەوعیەی دیموکراسیەکە و پارە خەرجەکەن و ئیعلام بەکارهێنە و تووشی زەرەر و فەساد دەبین. گرێ ئەیاتەوە ئەو تێکستە ئەڵێ میدیای کوردی بەر لەگەڵ ئەوەی کە نەیتوانیوە پەیامە دیسکۆرسە گوتارە نەتەوەیەکەی خۆی بگەێنێت وە جوانیکە بگرە ناشرینی کردووە وە ململانەی پیشانە ئەڵە تەنانەت لە مارکەتینیش نازانێ. ینی بۆ نمونە ئەگەر بازارگەڕی لە سیاحەیە دروستکەین ئەڵێ میدیای کوردی بە هەموو کەرەستەکانیەوە ناتوانێت دیمەنە جوانەکانی کوردستان بکات بە مارکەتینێک بۆیکەوە بازار دروستکە و خەڵک بێ. ئەم ڕەخنانە چییە؟ ئەمە چۆنی بینی؟ هاوڕای جەنابەت لەگەڵەمایە؟ ڕەخنەیەکی بابەتیە و بێتە فەهومیش بکرێت، چونکە لە ڕاستیە ئەمە کەم تەرخەمەیەک و ئەتوانین بڵێن فراغێکی گەورەیە دروست بۆ لە کوردستانە. یعنی تۆ بێنە پێشاوی خۆت هەتاکو ئێستا ئێمە بە هەموو پارتە سیاسیەکانیشەوە بە حکوومەتەوە بە پەرلەمانتەوە خاوەن کەناڵێکی ئاسمانی نین کە بتوانێت بە زمانە زیندوەکانی وەکو ئینگلیزی و ڕانی کەم زمانی ئەو نەتوانەی کە ئێمەیان بەسەردا بەشکراوە بە زمانی عەرەبی تەکنیکیشمان تورکی کەناڵێکمان نییە، میدیای کەناڵێکی ئاسمانیمان نییە کە خاوەن خیتابێکی ئاراستەکراوە بێ بۆ دنیای دەرەوە و بۆ دەروبەرمان بە وڵاتانی هەرێمایەتی کە بە تایبەتی ئەوانەی کە بەشی تری کوردیان بەسەردا بەشکراوە. ئەمە با بڵێن تورکەکانە، ئەمە فارسەکان، ئێرانیەکانە، ئەمە عەرەبی سووریایە و وڵاتانی عەرەبی بەگشتی. هیچ لە کاتێکە لە ڕاستیە کەمترین تێچووی تێچێ بە بەراورد بەوەی کە لە کۆمەڵێکدام و دەستگای ڕاگەیاندی ناوخۆیە خەرج ئەکرێەوە لە کۆتاییە وەکو ماشینەیەکی دیعایی بەکارهێنرێ لە کۆمەڵێ فیتنەی ناوخۆی و ململانی ناوخۆیە بەکارهێنن. ینی کێشەکە ئەوەیە تۆ دۆزە ڕەوا و با بڵێن بنەڕەتیەکانی خۆتە فەرامۆش کردووە و سەرقاڵی دروستکردنی کۆمەڵێک دام و دەستگای ڕاگەیاندن و وەگەڕخستن و ئیسtismarکردنی نیومیدیای بۆ ململانی سیاسی و حیزبی لە کوردستانە. طبعا بێگومان ئەو تێگەیشتنە هەڵەیەی کە ئەو انطباعی کە لەسەر کورد هەیە بە خراپی دروست بووە بەرهەمی خیتابێکی ئەلامی مۆزاد دەکا وڵاتانی ئەنزیمەی عەرەبی لە منتیقەکەیە و نظامی تورکی تا ئەم دەقێش لە منتیقەکەیە لە بەرامبەر تۆ تەرویجی پێدا بەردەوامە بی لەسەر تۆ و قەزیەکەی تۆ نابێ بە قەزەیە کە لە ناو ڕای گشتی هەرێکێ لە وڵاتانەیە پاڵپشتی بۆ دروست بێ. بەعکسەوە زۆر جار ئێمە بینین لە هەندێک ڕووداوی سیاسیە ڕێی عامی هەندێ وڵات بەرامبەر بە کورد
سیرەکەی زۆر تونترە لە ڕێی ڕسمی وڵاتەکان بۆ نمونە لە هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە پرسی کوردەوەی لە باکووری کوردستان تەماشای ڕێی عامی تورکی بەشە تورکەکەی پێ لە بەرامبەر بە کوردە هیچ یعنی هیچ نەک جیاوازەیەکی نییە بەڵکو جۆرێک لە ڕەگەسپەرستیتیایە بەرامبەر بە کورد کە تا ئەو سونوورە ڕۆیانی بە ئاشکرا فۆرمێک لە ڕاسیزمی تورکی ئەبینی بەرامبەر بە کورد لە ناو خەڵکی مەدەنی لە ناو با بڵێن طبقەی مەدەنی خەڵکی تورکی ئەمە چێ دروستی کردووە شێخ ئینسانی تورک ئەگەێنێتە ئەو قەنەعەتەی کە کورد خاوەن قەزیە نییە و ئەوانش کە نوێنەراتیەکەن کۆمەڵێک گروپی تیرۆریستن و ئەوانەیەش کە لە چوارچێوەی عێراقان ئەمانە با بڵێن ئیدارەیەکی دیاریکراون کە بە هیچ شێوێک نابێ مامەڵەیان لەگەڵا بکە جگە لەوەی وەکو مرکزێک بۆ دۆشینی اقتصادی مامەڵەی لەگەڵا بکەین ئەم تێگەیشتنە لای هاوڵاتیەکی تورکە بدڵنیام لە لای هاوڵاتیەکی سووری عەرەبیش بە هەمان شێوەیە سەرڕای ئەوەی بۆ منە شۆڕشی و ڕاپەڕینی کوردەکانی ڕۆژئاوا ڕۆڵێکی هەبووە لە گۆڕینی ئەم وێنەیە بەڵام بەگشتی ئەو ئینتیباع و ئەو وێنە خراپەی کە لەسەر کورد هەیە لە ناو ڕێی عامی عەرەبی و تورکی و حتا ئێرانیشە باسی دنیای دەرەوە ناکەین ڕاستیە درێژەی هەیە لەبەر ئەوەی لە بەرامبەرە میدیایەکی ئاراستەکراو نییە کە هەموو ئەو فاکتانەی کە ئەشێوێنرێن لەبارەی کوردەوە لە هەر قەزەیەکە لە هەر بابەتێکە لە هەر ڕووداوێکە لە هەر پرسێکە بێت ڕای دەتوانێت دەستکاریکردنی ڕای گشتی چی هەبێ خەڵکی ئەو وڵاتانەی هەبێت چونکە بمانەوە نەمانێ ڕاستە ئێم وڵاتانی چاوەڕدەوری ئێمە ناتوانین بڵێن هەمویان یعنی ناتوانین بڵێن نظامی دیموکراسین بەڵام لانی کەم کۆمەڵە ئەنزیمەیەکن پابندی هەندێک ڕیتوالی دنیای دیموکراسی هەن لە بابەت بۆ هەڵبژاردن و ئەوانە هەندێک حساب بۆەکەن جاری وایە کە بۆ نمونە هەڵبژاردنی ئەخیری کە لە تورکیاکرا حساب بۆ ئەکرێت کە ڕێی عام بگۆڕێ حیزبێک بینێتە پێشەوە حیزبێک بێتە دووە تەکەتولێک بینێتە پێشەوە تەکەتولێک ئەمانە هەمووی پەیوەندی بە ڕای گشتی و هەوە ڕای گشتیش لەژێر کاریگەری کۆمەڵی فاکتەرەیە چلۆ فاکتەرانە بریتە لە میدیا ئەوە ڕای گشتی خەڵکی تورکیایە دەستکاری با بڵێن ئەو هێزە سیاسیانەکە کە لە 4 ساڵی ئێستا بۆ 4 ساڵی داهاتوو لە حکوما بێ لە حکومانە بێکەواتە ئەبێت تۆ بزانی سەرچاوی دەستکاریکردنی ئەم ڕێیە لە ناو خەڵکی وڵاتی تورکیایە بەرامبەر بە کورد لەکوێوە سەرهەڵەدا چێ ڕۆشنبیریەکی ئایدۆلۆژی ڕاسیستی تیا ئەچێنێ و چێ ئەبێ پێویستە مقاومەی هەبێ بەرەنگاری ئەم ئەبا لێرە پرسیارە بکەین ینی لە میدیای تەوجیهیە بەدەر لەو مشکلە ئەخلاقیە گەورانە حەز ناکەین مشکلەی تەکنیکیشمان هەیە لە ڕووی زمانەوە ینی قودرەی زمان نییە بەش بە حاڵی خۆم ئەوەندەی کە ئاگادار بم کورد ڕەنگە کێشەی هێزی مرۆیی نەبێ لە بەڕێوەبردننی میدیای ئاراستەکراوە ئێمە لە کوردستانە بەڕاستی بای ئەوەندە کادری کادری باشمان هەیە کە شارەزان لە زمانی جیاجای لە زمانی ئینگلیزی فارسی تورکی عەرەبی و بەدەلیل ئێوەش جێگەیان کراوەتەوە جێگەیان بۆتەوە لە ناو هەندێ بۆ نمونە ئەوەی کە پێی ئەوترێ بەشی عەرەبیە بەشی فارسیە بەشی ئینگلیزی ماڵپەڕ و سایتەکانە کە لە کوردستانە ئەنجاچی ماڵپەڕ و سایتی ڕسمی بێ حکوومەت و پەرلەمان وانە یا ئەوانەی بەس ئەو لێشاوە بەڕاستی بریتە لە فەوزایەکی میدیایی ناکاتەوەی کە خطابێکی فەرمی لەسەر ئەوەیە تۆ تەماشاکە من ئەم بەیانیە تەماشایی بۆ نمونە ماڵپەڕی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتم کرد چوومە سەر بەشە عەرەبیەکەیان بینیم لە ڕاستیە هەموو ئەو بابەتانەی کە بڵاوەکاتەوە بە زمانی عەرەبی هیچی ناچێت چوارچێوەی ئەو خیتابەی کە پێوترێ خیتابی میدیای ئاراستەکراوە چونکە بۆ بریتیە تەنها لە وەرگێڕانی ئەو هەواڵانەی کە پەیوەندی بە حکوومەت و هەرێمی کوردستان کە ئاراستەی ناوخۆی کوردستان کراوە پرۆسەکە لێرە پرۆسەی میدیایەکی ئاراستەکراو نیە بەڵکو بریتیە لە وەرگێڕانی ئەو میدیایی کە ئاراستەی ناوخۆی کوردستان کراوە ئەمە خەلەلێکی گەورەیە چوومە سەر ماڵپەڕی پەرلەمانی کوردستان و چوومە سەر بەشە ئینگلیزیەکە تەماشاکەم بێت بەداخەوە نەکرد میدیای ئاراستەکراو نیە و بەڵکو بەعکسەوە بڕبوو لە خەبەری دکتۆری هێمن جێگری سەرۆکی هەتا خەبەری سەرۆکی پەرلەمانی شتیانەماوە یعنی تۆ ناتوانانی گرە لەسەر ئەمانە بکەیت ببن بە خاوەن خیتابێک و ئاراستی دنیای دەرەوە بکەی و ڕای جیهانە لە بەرامبەر بە قەزەی کوردی بۆ بگۆڕێ ئەمانە ناتوانانی گرەویانە سەر بکەی ئللا پێویستیت بە دروستکردنی موسسەیەکە لەسەر بنەمایەکی میهەنی و هێزێکی مرۆیی شارەزایی تایە کۆ بکەیتەوە خاوەن تەمویلێکی باشی ئەوە سەرەوەی کە چی بکرێت ئەو سەقافە میدیە نازانم جگەلەوەی کە ئەو وتارە کە کەم و کورتی تایە لە گەیاندنە بۆ دەرەوەی خۆی هەستەکەم لە ناو میدیای تەوجیە ڕۆحی فزولیەتی شکەمە بۆ دەرەوەی خۆی دایان مسەقەفی
تورک و عەرەب هەن کە داکۆچی لەسەر قەزەی کوردەکەن و ئەم ڕوئیایە دیسانەوە سەر لە نوێ لە ناو میدیای کوردیا و بە تایبەت تەلەڤیزیۆن نەکراوە بە ماتریاڵێک بۆ بەهێزبوونی لەوەشە ئێمە کەم و کوڕمێن تەنانەت باوەڕە بێ هەتاوەکو 15 ساڵ لە پێش ئێستا ئێمە تەنانەت توانای ناسینی ئەو کەسانشمان نەبوو ئەو کارکتەرە و فیگرانەمان نەبوو کە لە کایەکانی سیاست و کاری پەرلەمانی و کاری حکومی و یان لە ناوەندی میدیا و ڕۆژنامەگەریە یان لە ناوەسەتی ڕۆشنبیری و ئەدەبی وڵاتانی ترە کەسانێکن کۆمەڵە فیگرێکن کە داکۆچی لە قەزەی کوردەکەن ئەوانشمان نەدۆزی بوو ئاین تا 10 ساڵی پێشتر من ئەوەی کە بینیم بکاتی خۆی کە لە چوارچێوەی بن ڕۆژنامەی کوردستانی مەشروعێکم تەقدیم کرد کە ئەبێ ئەو دەنگانەی کە پشتگیری لە قەزەی کوردەکەن و خاوەن هەڵوێستی جوانن جائیتر مفەکرە سیاسەتمەدارە پەرلەمانتارە دیبلۆماتکارە هونەرمەندە ئەمانە ئەبێ هەموو ئەم دەنگانە جەرە پێش هەر شتێ بە خەڵکی وڵاتی خۆمانیان بناسیێنین دواتر هەر لە ڕێگەی ئەو بەشانەی کە ئەتوانرێ ناوی لێ بنرێ میدیای ئاراستەکراو بۆ دنیای دەرەوە ئەوانە جارێکتە بناسیێن پاڵپشتیمان هەیە ئێمە لە دکتۆرجان دیارە ئاماژەت بەوەیە کە چی بکرێ پێم خۆشە لە ماوەی 2 دقیقەیەکە بمبارە لەبەر کەمی ماوەی بەرنامەکەمان کۆتایی پێ ئۆرگەنایز قسە بکەین بۆ نمونە ئەگەر بڵین بە شێوەیەکی پرۆفیشناڵانە میدیای ئاراستەکراومان هەبێت چی و چی بکەین 1 2 3 4 میدیای ئاراستەکراوە پێش هەشتێ پێویستی بە دروستکردنی دامەزراوەی تایبەت بەخۆیەتی کەف بزانێ فەلسفەی میدیای ئاراستەکراو خۆی چییە ئەمە 1 2 پێویستیت بە ڕاهێنانی هێزێکی مرۆیی هەیە کە بە یەکەمین مەرجتیایە ئەبێ کەسانی پرۆفیشناڵ و لە ڕاستیە بێلایەن بن بۆی بتوانن تەبەنی ئەو خیتابە بکەن ئەو دیسکۆرسە بکەن کە ئاراستەی دنیای دەرەواکرێ خاڵی سێم پێویستەکە پارەدارکردنێک تەمویلێکی کراوە هەبێ بەرامبەر چکەمە ئێمە ئەبێ سەیری ئەزمموی وڵاتانی دنیا بکەین بۆ نمونە موسسەی BBC بە چەندین زمان پەخشەکە یان موسسەی مۆتی کارلۆ بە چەندین زمان بەرنامەکانی پەخشەکە یا موسسەی ئەلحوڕەی ئەمریکی بە چەندین زمان بەرنامەکانی پەخشەکە بووە موسسەی بۆ نمونە ڕوسیا لیۆم بە چەندین زمان بەرنامەکانی پەخشەکە ئەمانە هیچی لە بۆشایەوە نایە هەمووی بریتە لەو فەلسفە سیاسی کە دێت بڕیار ئەدا لەوەی چۆن پرۆژە و سیستەمی بیرکردنەوە و بیر و باوەڕ و بەهاکانی دەوڵەتێکی دیاریکرا و بگوێزێتەوە بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی و پاڵپشتی دەرەکی بەدەستبێنێ و وێنەیەکی جوانیش بخۆی دروست بکە بە تایبەتی ئێمە ئەزانین میدیای ئاراستەکرا و لە 2 قۆناغا ئەتوانێت ڕۆڵی گەورە ببینێ هەم لە قۆناغی ئاشتیە هەم لە قۆناغی جەنگە ئێمە وەکو کورد لە باشووری کوردستانە وەکو کورد هەموو پارچەکانە لە هەردوو قۆناغەکە ئاژین هەندێجا لە قۆناغی سەقامگیری ئاژین پێویستیمان بە دروستکردن زیادکردنی دۆستە بۆ کورد و هەندێک قۆناغیشە لە ملمەنەوە و جەنگین پێویستیمان بە لە ڕاستیە بە درۆخستنەوە و ڕاستکردنەوەی هەموو ئەو ناحەقی و ئەو حافانەیە کە لە خیتابی میدیایی وڵاتانی دەوروبەر بێ یا لەسەر ئاسی جیهان بێ بەرامبەر بە قەزەکەمان نەکرێ لە هەردوو ئەم بابەتەیە ئێمە پێویستێکی ئێزگار زۆرمان بە میدیای ئاراستەکراو هەیە کە بەداخەوە تاکو خاڵی چوارەمت لە یاد نەچووە بەڵێ خاڵی یەکەم دووەم سێم وەکو فەرمووت بۆ میدیایەکی تەوزی ئایا خاڵی چوارەممان نییە خاڵی زیاتر لە خاڵێکە ڕاستیەوەی کە ئێستا باسیەکەین ینی هێڵی گشتیە کە باسیەکە ئەجینا لە ڕاستیە ئەرکەکە ئەرکێشی قورس نییە بەڵام پێویستی بە ئیرادەیەکەیە بۆی ئیشیتیان دکتۆر عەدالەت عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و مامۆستای زانکۆ زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمانە بووین خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمانێنن و بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ